لە ستانی نۆرت کارۆلاینا دەنگدانی بەرایی دەستی پێ کردەوە بۆ ئەفریکاییەکی ئەمریکایی وەک والتەر گێڵمۆرد ئەم دەنگدانە پێویستە. بەگشتی بۆ کارنیگەرانم زۆر کەس لێرە بێکارن بۆیە هەوڵدان بۆ خستنە سەرکاری خەڵک لێرە گونجاوترە وەک لە دەرەوە. 4 ساڵ لەمەوبەر بەشداریکردنی زۆری ئەمریکایی ئەفریکایەکان یارمەتی دەربوو بۆ براگ ئۆباما کە سەرکەوتن لەم ستانە بەدەست بهێنێت، بەڵام بۆ هەڵبژاردننی ئەمساڵ پێدەچێت کاندیدی کۆمارەکان نزیک بێت. ستانی نۆرت کارۆلاینا دابش بوونی پێوە دیارە، ئەم خوێندکارانە یەکەم جارە دەنگ دەدەن. سەرکەوتنی ئەم ستانە بەهۆی دەنگدانی زووی ئەفریکای ئەمریکایەکانەوە بوو، بە تایبەتیش دەنگدانی خوێندکارانی زانکۆ. هەموو دەنگێکمان دەوێت هانی بدە بێت و دەنگ بدات. ئالما ئادەمز دەزانێت دەنگی ئەفریکایی ئەمریکایەکان چەندێک گرنگە بۆ دیموکراتەکان. ئالما زیاتر لە 18 ساڵ لە کۆنگرێسی نۆرت کارۆلاینا ئەندام بووە. دەڵێت تا ئێستا ژمارەیەکی بەرچاوی ئەفریکایی ئەمریکایی دەنگیان داوە. ئەمە پێمان دەڵێت خەڵک دەیانەوێت بەشدار بن لەم پرۆسەیەدا و لە پێویستی بەشداربوونیش تێگەیشتون و ئەمەش گرنگە. ئالما ئادەمز لێرە ناوبانگی هەیە چونکە داکۆکی لە چۆنێتی پەروەردە و کار دەکات و هەروەهاش لە بەرزکردنەوەی ڕێژەی کرێی کارکردن. پێویستە ڕێگەکان بدۆزیتەوە تا خەڵک بخرێنەوە سەرکار، کاری باش. من ئۆلگا ڕایتم جارێکی تریش خۆم کاندید کردوتەوە. ئۆلگا ڕایت کاندیدی کۆماریەکانە و ڕکابەری ئالما ئادەمزا بۆ کورسیەکەی لە کۆنگرێسی ستانەکەدا. وەیەکێکە لەو ئەفریکاییە ئەمریکاییە کەمانەی کۆماریە و خۆی بۆ کۆنگرێسی ستانەکە کاندید کردووە. خۆم لە جیاوازی سیاسی دوور دەخەمەوە کە هەموو شتێک دەجوڵێنێت. دەزانی خەڵکی وا سەیرم ناکەن کە کۆمارین. لایەنی سیاسی مەسەلەیەک نییە. لە هەڵمەتی هەڵبژاردنەکەیدا ئالما ئادەمز بە لایەنگرانی دەگوت شەڕی دژی کەمکردنەوەی بودجێ ئەو بەرنامانە دەکات کە پەیوەندیان بە کۆمەلگاوە هەیە. یەک دووشت هەیە بیکەین، خۆ کاندیدکردن ئەو جاش هێنانە ئارایی جیاوازی یان کۆنتڕۆڵکردنی ئەوانەی هەڵدەبژێردرێن بۆ خزمەتکردن. ئالما ئادەمز و ڕێبەرانی تریش دەڵێن ڕاستی ئەوەی ڕێژەیەکی زۆری ئەفریکایی ئەمریکایەکان بەشدارن لە پرۆسەی سیاسیدا ئاماژە هیوابەخشەکانە.